بۆ دووەم جار لە مێژووی وڵاتی کۆسۆڤۆ ژنێک بوو بە سەر و کۆمار لە یەکەم هەنگاویشیدا داوای گفتوگۆی لەگەڵ سربیای دراوسێدا کرد کە تاوانباری دەکات بە کۆمەڵکوژی. پاش ئەوەی پارتەکەی کە پارتێکی ئۆپۆزیسیۆنە بووە براوی هەڵبژارنەکان دوای دەست لە کارکێشانەوەی هاشم تاچی سەرۆکی ئەو وڵاتە فیۆزا عوسمانی لە ڕۆژی 4 ئەم مانگەدا لە پەرلەمانی وڵاتەکەی بە زۆرینەی دەنگ وەک سەرۆکی کۆماری کۆسۆڤۆ هەڵبژێردرا. عوسمانی لە وتاری دەستبەکاربوونیدا داوای دیالۆگی لەگەڵ وڵاتی سەربیادا کرد بە ئامانجی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان کە تۆمەتباری دەکات بە ئەنجامدانی کۆمەڵکوژی دژ بە هاوڵاتیانی. بەڵام سەرۆکە تازەکەی کۆسۆڤۆ مەرجی خۆشی بۆ ئەو گفتوگۆیە ئاشکرا کرد بەوەی دەبێت سەرۆکی ئەو وڵاتە سەرەتا داوای لێبوردن بکات و دادگای ئەو کەسانە بکات کە بەرپرسیارن لە تاوانەکانی جەنگ دژ بە کۆسۆڤۆ. فیۆزا عوسمانی ساڵی 1982 لە کۆسۆڤۆ لەدایک بووە و بەوەش دەبێتە گەنجترین سەرۆکۆمار لە جیهاندا. فیۆزا عوسمانی بڕۆنامەی دکتۆرە لە یاسادا لە ئەمریکا بەدەستێناوە. جگە لە زمانی ئەلبانی وەک زمانی دایک زمانەکانی سربی و ئینگلیزی و ئیسپانی و تورکیش دەزانێت.